سڵاو جنۆکە چییە؟ ئایا حەقیقەتێکی هەیە وەک لە دینەکاندا باس دەکرێت؟ ئایا ڕاستە جنۆکە ئەچێتە لەشی مرۆڤەوە؟ بینەرمان بیرۆکەی بوونی جیهانێکی تر و بوونەوەری دیکە بەڕادەی بوونی مرۆڤ لە سەرزەوی کۆنە و ئەمە لە زۆربەی کولتور و ئاینەکاندا بەرچاو دەکەوێت. لە ئاینی ئیسلامیشدا جن یان جنۆکە وەک بوونەوەر یان خێڵی جیاواز و دەرەوەی ژیانی مرۆڤ قسەی زۆری لەسەر کراوە. بە جۆرێک کە ئەمانە خاوەن توانا و هێزی تایبەت و سەر و مرۆیین کە دەتوانن کاریگەری لەسەر چارەنووس و ژیان و دەرونی مرۆڤدا بنێن. کاتێک کەسانێک لە ڕووی سایکۆلۆژیەوە تووشی شڵەژان دەبن، یەکێک لەو وڵامانەی کە بەزوویی لە زانیاری شعبیدا پەنای بۆ دەبرێت دەستوەشاندنی جنۆکەیە و لەم ئاراستەیەدا چەندین کەس بانگەشەیەوە دەکەن کە دەتوانن بە جۆرێک لە جۆرەکان مامەڵە لەگەڵ جنۆکە بکەن و قسەیان لەگەڵدا بکەن و دەریان بێنن لە جەستەی مرۆڤ. بەڵام پرسیاری سەرەکی ئەوەیە لە کاتێکدا جنۆکە بوونی مادینیە چۆن دەچێتە لەشی مرۆڤ و دەتوانێت حکمی بەسەردا بکات. لێرەوەیە دەروون ناسی یا زانستی توێژینەوە لە هاوسەنگی دەرونی مرۆڤ دەتوانێت ڕاوی خۆی بخاتە ڕوو. هۆکاری ئەوەی کەسانێک لە هەندێک حاڵەتی تایبەتدا دیمەن و شت و شێوازی جیاواز دێتە بەرچاویان چییە؟ بۆچی مرۆڤ لە تەنیایی خۆی و لە کاتی تێکچوونی هاوسەنگی دەرونی لە نێوان خۆی و دەوروبەر و واقعی ژیاندا شتەکان بە شێوازێکی جیاواز لە مرۆڤی ئاسایی دەبینێت؟ ئایا پەیوەستە بە توانای ناوازەی تاکەکە یان کاریگەری هۆرمۆن و پاڵنەرە دەرونیەکانی ترەوە؟ پرسی ئەوەی کە جنۆکە ئەچێتە لەشی مرۆڤەوە لەم سەردەمەدا بۆتە باو، تەنانەت بۆتە بازرگانیەکی پڕ لە خێر و بەرەکەت بۆ هەندێک لەوانەی لەم بوارەدا کارەکەن. ئایا ڕاستە جنۆکە دەتوانێت سەیترە بکە بەسەر مرۆڤە؟ لە ڕووی دینیەوە ئەم قسەیە تا چەند ڕاستە؟ ئەی لە ڕووی زانستیەوە بە تایبەتی لە عیلم النەفس و دکتۆرانی یاخود پزیشکانی عیلم النەفس و دەروون ناسی چی ئەڵێن لەم بەرنامەیەدا تیشکە خەینە سەرم بابەتە. مشتومڕێکی زۆر هەیە لەسەر ئەوەی ئایا جنۆکە ئەچێتە لەشی مرۆڤەوە ئەتوانێت سەیترە بەسەر مرۆڤ بکە؟ بەڕێزت لەم بارەوە هەندێک ئەزمونت هەیە بزن. چۆنە بەلاتەوە ئەم بابەتە؟ سەرەتا ئاخر خۆ ناکرێ ئێمە باسی جنۆکە بکەین و بوونی جنۆکە نەسەلمێنین. یعنی جنۆکە خۆی بوونی هەیە و عالەمێکن وەک عالەمی ئێمە و تایبەتن و قورئان پشتڕاستی ئەمانە ئەکاتەوە کە ئەوانیش وەک ئێمە عالەمێکن حتا لە ئێمە پێشکەوتوترن چونکە ئەوان سرعەت لای ئەوانەیە زەمن لای ئەوان وەک زەمن لای ئێمە نییە. پاشان قورئان یعنی زۆر پشتڕاستی ئەمانە ئەکاتەوە ئەنه کان من قل أوحي إلي أنه استمع نفر من الجن فقالوا إنا سمعنا قرآنا عجبا يهدي إلى الرشد فآمنا به ولن نشرك بربنا أحدا تاكو تاي آية كان سوريك بتاوي سوري جنة وهاتوا هر كاتي تو بتوي أما أشكالك يا ليرا أوان هيج ربطي كان بعالمي يمني هيجي كان بيمني هيجي كمان بوان نية بلام هندي جار إنسان شلون علي بدواي هندي اشتا أقرت وأزاني لرقي أوانا ودسية كذا مثلا بو نمونة من برادرك هبو حەزی ئەکرد متابعی ئەو کەسانە بکە کە بۆ نمونە ئەوەتان لەژێر دەسیەوە بۆ ئەوەی بتوانێت کە ئەو حاڵەتە بزانێت پەنای بۆ چی بردووە؟ پەنای بۆ مەسایلی بۆ مەسەری جن بردووە کە ڕێگەی جنەوە ئەو بتوانێت متابعی ئەوە بکات. ئێمە لەبەر ئەوەی لە ڕووی دینیەوە قسەی لەسەرەکەین بەس ئەمەی کە ئەوترێ ئەچێتە لەشی ئینسانەوە چۆن ئەچێتە لەشی ئینسانەوە یعنی چۆن؟ ئەخۆی ئەشکالەکە ئەوەیە یەسا عیلم بۆ ناتوانێت بیسەر بۆ زۆر دژی ئەم حاڵەتەیە لەبەرەوەی عیلم تەعامل لەگەڵ مادیاتەکە ئەمیش عالەمێکی غەیبیاتە یعنی تۆ ناتوانی بۆ کەسی بسەلمێنی کە فەفیعلی ئەمە شتێکە چووەتە ناو لەشی ئەم ئینسانەوە ناتوانی بیسەلمێنی چونکە غەیبیاتە مادیات نییە. ئێماڵێن جن یا جنۆکە عالەمێکە لە غەیب واتە وجودی نییە. لا بنسبة إما وغيبا وجود يعني هي بس إما ما بس وجود كألين وجود يعني وجودي مادي وجودي مادي يعني أنا وجودي مادي أي شيء أجتنا ولا شيء إنسان أو كواتا أكري شلون علي إيحاءات به أكري وسوسة دروس كردن به بمعنى كتير أكري لدورة أم كتو أتوي درجابو أو بكيتوا أو بهندي شت بتوبله لم كاتا كتو درجابو أو كيتو بيت هندشت بتوبله أو استعدادي تياه أو تقمص يعني بمعنى
خۆ تەقەموس لە قەمیسەوە لە بەرکردن یان کراسکە لە بەریەکە ئەچێتە ناو لەشی ئینسانەوەیان وەکو شتێکی مادی یار من نازانم تۆ کاری وەکو شتێکی مادی عرضم کردی مەسەن تۆ خواردنێکە خۆی ئەچێتە ناو لەشتەوە باش جلێک لە بەرەکەی لەسەر جلە ئەویش ئەوە ئەچێتە ناو لەشەوە یا چۆن ینی ئەو کاتێک کە ئەچێتە سنتەری ئیعازی ئەو ئینسانە ئایا ئەچێت وەکو چی ئەچێت کە ئێمە ناتوانین ئێستا پێناسەی جن بکەین جن چییە بە تووەڕێی خواردنێ بریتێ دەپەرویە نا بەڵام وەک وجودە معنەوێکە کاتێک کە ئەو ئەچێتە سنتەری ئیعازی ئەم شەخصەوە ئەگەر ئەم شەخصە زۆر ئاگای لە خۆی نەبێ و تەسلیمی ببێ بەو معنایەی کە پێی وابێ هەموو شتێکی بۆ ئەکات حتا هەندێک جار زۆر شتی بۆ ئەکات هەندێشتی بۆ ئەنجامەدات بۆ ئەوەی کە زیاتر سەیتەرە بکا بەسەریا بە تایبەتیش ئەم جنیانەی کە ناوێنەی ئەچنە ناو لەشی مرۆڤەکانەوە یاوەکو سەیتەرە ئەکەن بەسەر شوێنی سنتەری ئیعازیانە عادەتەن ئەمانە موسڵمانەکانیان نییە غێر موسڵمانەکانیان نین بەو تعبیرە عامەی کە پێوتێ کافرەکانیان ناموسڵمانەکانیانن بەسم تۆ سێرەکەی کچێک هیچ نییە مناڵێکە یا گەنجێک مناڵێکە لەوانێ نوێژش نەکە ئەوە نییە باش پەلاماری ئەوە ئەی بۆ پەلاماری مثلا عالمێکی دینی گەورە نایە وازەحە ئەوە ئەکرێ بڵێ هۆکارەکەی ئەوەیە کە لە ڕێگەی ئەمەوە ئەوێ عزیەتی دایک خۆت ئەزمونت لەم بارەوە هەیەوە بزن وەک ئەزمون ئەتەوێت چیمان پێ بڵیت تۆ ئەوە جنۆکەت دەرکردووە لە لەشی ئینسان ئەوەی کە ئەزمۆنم کرد بە جددی بریتی بوو لەوەی کە کەسێکی خزمی خۆم مناڵێک بوو لە تەمەنی مەرحەلەی عەدادیا بوو دایکی تەلەفۆنی بۆ کردم وتی وەزعی زۆر خراپە و منیش لەوە پێش هەندێ کتێبێکم خوێندبوویەوە لەو بارەوە بەعزی معلوماتی سەرەتاییم دروست بوو لەلا دروست بوو کاتێ ڕۆشتم ئەوە یەکەم ئەزمونم بوو کاتێ ڕۆشتم ئەم مناڵە کە خزمێکی زۆر نسیکم بوو وەزعێکی زۆر ناتەبیعی هەبوو یعنی من ئەم مناڵە کە ڕۆشتم جاران احترام و ڕێز ئەم جارە کە ڕۆشتم خێسەی لێکردم قسەی ئەکرد قسەی بەرز و نزمی ئەکرد بەهەرحاڵ من نەم ئەویست ئەمەی کە لە جسمیایەتی عەزێتی بدات چونکە تۆ ئەگەر قورئان بخوێنی یاوەکو ئەگەر بتەوێ بە زۆر دەریکەی عەزێتی ئەم کەسەیەدا حیوارم لەگەڵا کرد یعنی لە دەرەنجامی حیوار لە سەعات 4 تا 12 لەسەر زمانی ئەو کەسەی کە ئەوە تا لە ناو جسمیە بە زمانی کوردی ئەو قسە لەگەڵ ناکات فترەی 1 ساڵی ڕەبق من ڕۆژانە حیوار و گفتوگۆم لەگەڵ ئەم شخصا هەبووە دوجار ئەم مناڵە کە تەمەنی لە مەرحەلەی 6 ئەعدادیا بوو عەرزم کردی یعنی بە عەرەبیەکی طەریق قسەیە کرد بیویستایە قورئان لەبەرکە سوورەی بەقەرەی لە خلالی لەوانەیە 10 دقیقە 20 دقیقە نیو سەعاتە لەبەرە کرد ئەمە بۆ خۆی دوای بیری ئەمە بەڵێ بیری ئەمە ئەو لەبەرکردنە دوایی مناڵەکە نازانم یعنی هەستم ئەکرد دوایی بۆ بەو شێوازە نایەبوو نەخێر ئەو ئینەی نەیەمە ئەو حتا جارێکیان بالەمانە کرد بارە لە سابانەکەی خۆیان یعنی تۆپەکە ڕۆشت بۆ خارجی سیاجەکە ئەو زۆر بە ئاسانی ئاوا هێنایەوە زۆر چوە خارجی سیاجەکە ئەو بە ئاسانی ئاوا هێنایەوە من هەر لەگەڵ ئەمانەشە هەر بە گومانەوە تەعامل مەکرد حتا ئەوانێکی لە گلەیە گەورەکانیان ئەو بکەیان و تۆ تا ئەم لەحزەیەش بە گومانەوە تەعامل لەگەڵ ئێمەکەی منیش بۆیە هەندێک ئیشم پێکردن بۆ ئەوەی زیاتر لێیان پێبگەم نفسێتی خۆت کاریگەری نەبوو ئەمە من ئەوەی کە ناوی ترس بێت چونکە لەو کتێبە زۆر باسی ئەوەیە کرد کە نابێت ترست هەبێ ئەوەی کە ناوی ترس بێت لە منە نەبوو بەرامبەر بە ئەوان وەیەقینم هەبوو ئەوان توانای ئەویان نییە هیچ شتێ لە هیچ کەسێک بکەن مەگەر ئەم ئینسانە بە هەڵەی خۆی بە دوواداچوونی خۆی بێوێ ئەوان بێنێتە دایرەی بازنەی کاری خۆیەوە و لەوێەوە ئاگای لە خۆی نەبێت سەیتەری بەسەر بکەن و هەندێک زەرەروزینی لێبن وەک چۆن ئێستا هەندێک نەخۆش ئەبینی تووشی خەمۆکیە بێت تووشی نەخواردنی خواردنەوە شێخ یوسف قەرزاوی باوەڕی پێ نیە لەو نەخۆشی نەفسی و هەلوەسەیە مثلا زۆر لە عەلی تەنتایی بۆ نمونە زۆر لە عولەمانی کۆنیش حتا باوەڕیان بە ئەم حاڵەتانە نیە باوەڕیان بە بوون نییە ناجن ئەوە هیچ ئەوە لە قورئانە باسکراوە تاو باوەڕت پێ لەبێ خۆیتر تۆ خوا محاسبە ناکات لەسەرەوەی باوەڕ بەستم محاسبە و نامحاسبە نییە بێجگە لە دکتۆر لە عولەمای نەفس کە لەوانە هەرگاڵتان بێ بەو مۆزوعە لە عولەمانی ئیسلامیش باوەڕیان پێ نییە
باوەڕ پێبوون عەرزم کردی بەڵ ناکرێ باوەڕم بە شتێک نەبێت کە وەکو تەجروبە خۆم لە واقعی حیاتی خۆمە بینیم و ممارەسەم کرد نابێت تەویلی تری هەبێت تەفسیری تری وەک چۆن مەسەلەن هەلوەسەی نەفسی هەلوەسە ڕۆژێ 2 ڕۆژ 3 ڕۆژ 10 ڕۆژ نەخۆشی نەفسی بە هەلوەسەدانەی ئەمە بە هەلوەسەدانەی ناکرێتەوە ئەمە بە هەلوەسە تێ بگەم ئەمە باوەڕم بەمە نەبێت بەڵام نایشتوانم بۆ تۆی بسەلمێنم کە عەرزم کردی ئەوە مادیات نیە غەیبیاتە و بەڵام من بە تەجروبە و ممارەسەی ئەوم کرد. ئەتوانم بڵم لەم 20 ساڵی ئاخیرە زیاتر ئەم مەسەلە سەری هەڵداوە مەسەلەی ئەوەی کە جنۆکە گوایە ئەچێتە لەشی خەڵکەوە با بڵین داگیریەکە لەسەر زمانی ئەو قسەکە ئیلا شتیشی پێەکە پرسیارەکەی من بەڕێزت وەک پسپۆرێک لە بواری دەرونیە هەم وەک شارەزایش لە بوارە دینیەکە حەزەکەم لە هەردوو بوارەکە پرسیارت لێ بکەم یەکەم لە بەشی ئاینێ و دەست پێ بکەیت ئەم مەسەلەی لە بواری ئاینێ و هیچ با بڵین سەنەدێکی هەیە ئەوەی کە من بۆی گەڕاوەتم لە سەر چاوەکانە ئێمە ڕاستە لە قورآنە سوورەتێکمانە بە ناوی سوورەتی جن بە هەمان شێوە سوورەتێک بە ناوی سوورەتی ئینسان سوورەتەشمە بە ناوی سوورەتی فیلەوانێ مانای ئەوەنی ئەگەر سوورەتێک بە ناوی شتێک کۆبوو مانایوێ ئەو شتە کارەکاتە سەر ژیانی مرۆڤ بەڵێ جن وەکو بوونەوەرێک باسکراوەکە هەیە بەڵام وەکوی بێتە لەشی خەڵکیەوە زاڵ بێ بەسەر کەسە ڕەفتاری پێ بکە هیچ بەڵگەیەکی شەرعیمان نییە کە باس لەم شتە بکە نمونەی ئەمە بەچی ئەتوان بڵێن کە ئەم شتە ڕاست نییە و بەڵگەیەکی شەرعی نییە 1440 ساڵە ئاینی ئیسلام هاتووە تا ئێستا لە هیچ دادگایەکی موسڵمانانە لە سەرانسەری گیانەوە بەم 1400 ساڵی کە هەیە کەس هاتووە سکاڵایە بکە بڵێ جەنابی دادوەر جەنابی حاکمی موسڵمان ئەو دزەی کە من کردم ئەو زینایی کە من کردم ئەو پیاوەی کە من کوشتم ئەو هەڵەی کە من کردم یان تەنان تەلەبێ بڵێ مامەسا من کە دەرنەچوو من شتەکەم نچوو جنۆکەکە پێ غەڵەت کردم کەس تانوێتی ئەم سکاڵایە بکە بڵێ ئەو تاوانەی کە منەی کەم جنۆکە پێ کردوم کەسە بۆ پێچەوانەی ئەمە بڵێ سەرکەوتنەکانی من نەجاحەتەکەم داهێنانەکەم و شتانی کە کردومە جنۆکە یارمەتیاوم ئەگەر جنۆکەی بێتە لەشی منەوە دەسەڵاتی ئەوەی نەبێ کە خراپەم پێ بکە دەسەڵاتی باشەشی نەبێ ئیتر بۆ چێتە لەشمەوە ئەگەر من سبێنێ چوومە لای دادوەتم جەنابی دادوە من ئەم تاوانەی کە کردومە خۆ بە پرس نازانم هەستەکەم جنۆکەی وای پێ کردوم هیچ کەسێ لەم مامۆستانی کە بەناوی دینەوە ئیشەکەن ئەتوانێ بێ لای دادوەر بیسەلمێنێ بڵێ بەڵێ جەنابی دادوەر ئەم کەسێک کەم تاوانەی کردو خۆی بەرپرس نییە جنۆکە پێی کردووە ئەم هەڵەیەکی تر ئەو هەڵەی هەر شتێ بێ تاوانەکە لە بچووک بۆ گەورە بڵێ ئەم کەسە بەرپرس نییە لە تاوانەکەی ئێمە هیچ بەڵگەیەکمانە نە لە قورئانە هەمانە نە لە فەرمودەشە بەڵگێکی سەحیح و سەریحمان هەیە لەم بارەوە بەڵکو بەڵگەکان ئەوەنەی دژی ئەمەن ئەوەنە لەگەڵ یانین واتە ئەوەنەی بەڵگەکان دژیەوەن کەوا ئەم شتە بوونی نیە لە ئیسلامە ئەوەنە لەو بەڵگەیانەیە کە بڵێ پشگیری ئەم شتەکات ئەوانەی کە ئەم کارە ئەکەن ئەڵەن ئەمە جنۆکەمان دەرهێناوە قسەمان لەگەڵا کردووە مەسەلەن کابران نەخوێندنەوارە کە چی بە عەرەبێکی فوسحا قساکە ئەڵێ من جنۆکەم من مکافرم ئەمە چییە؟ ئەگەر ئێمە سیری ئەمە بکەین من زۆر جار هەندی لەو ڤیدیوانم دیوە کە جگە لە حاڵەتی هیستریا هیچی تر نییە بەڵام ئەگەر جنۆکەیەک لە وڵاتێکی عەرەبیەوە بێت هەندێک جاڵ لە جنۆکەکە فەرەنسیە جنۆکەکە ئیسپانیا جاری شتێکەڵێ باش ئەو هەموو خەڵکە لەوێن بۆ ناچنەوە باش ئەم جنۆکەیەکێتە کوردستان یعنی چی ئیشی بەژنێکی پیری 70 ساڵەی بێتە لەشیەوە من هەڵێکی 3 ساڵ چی هەیە تا جنۆکەی بێ ڕێگیر بکات لە مناڵە عیبادەت بکە یعنی مناڵێکی 3 ساڵ چییە کە تۆ بێ وڵێ ئەمە جنۆکە ناڵێ ئەم مناڵەشدا لەشیوە یعنی ئەم جنۆکەی شوێنی لە قاتی بووە شوێن نەماوە یعنی بێتە لەشی ئەم مناڵەوە حکمەتی چییە؟ بەڕێزت وەک پسپۆڕێکی دەرونی پێت وایە ئەم مەسەلەیە لە چۆ سەر هەڵەیە بۆچی سەر هەڵەیە؟ ئەم مەسەلەیە هەمیشە لەو وڵاتانەیە هەیە کە خەڵکی ناتوانێت ڕاوەی ڕووداوەکان بکە خەڵکی زمانی زوو کە نەیزانیوە بەفر چۆن هەڵەسێ و توانێت غەزەبی خوای گەورێ هاتوون لە زمانی و کۆنا لە فیرعەونەکانە ئافرەتیان سووتە ناو ئاوەکەوە توانێت دیار بەس ڕووبارەکە تووڕە بۆ لێمان بۆیە هەیەجانەکە کاتێ لە کۆمەڵگەیە کە ئابی ناتوانانی ڕاوەی ڕووداوەکانی دەوروبەر بکەی بەنابێتە بەر هەندێشتی غەیبیات کە خەڵکی کەلی نەزانێ بۆی خەڵکی ناچار بێت کاتی خۆی کەمانگیراوە خەڵکی نەیزانێ مانگەوەی گیرە هاتوون تەنەکان لیاوە تەقیان کردەوە بە ئاسمان ئێستا هەندێک کەسێکا لەم زەمانەیە ڕۆ لە دنیای زانستا ئەم شتانەوەی ڕاوەی هەیە هەرێک کۆناونیشانێکی تایبەتی هەیە
ئەم نیشانە فلانە نەخۆشی و فلانە چارەسەری هەیە ئەویان فلانە نەخۆشی و چارەسەری هەیە واتە هەرێکە لەم دیاردانی کە تۆ ئیبینی لەو حاڵاتانی کە باس دەکرێت بە ناوی جنۆکەوە لە دنیای زانستا هەرێکە لەمانە ناوی خۆی هەیە کە ئەم کەسە شتێتە بەرچاوی یان گوێ لە دەنگە بێ لەبەر خۆیەوە قسا کەس بە شتێکە بەڕێزت خۆت ئەمە حاڵاتی هەلوەسەیە بەڕێزت خۆت دکتۆری نفسیت هەڵبەت ئەمانە هێنەلات زۆر دەلات ئەگەر گریمان زۆر بڵین چەند جۆریان هەیە لەو شێوازە ئێمە دوو جۆر نەخۆشیمان هەیە نەخۆشی دەرونی هەیە نەخۆشی هۆشمەندیەوەتە نەخۆشی عەقڵی دەرونیەکە بریتە لە خەمۆکی ترس دڵ ڕاوچێ ئەمە لە هەموو کۆمەلگای هەیە و لە زۆربەی وڵاتان ئەوەی کە تووشە بێ یان بە دەرمان یان بە ڕێنمەی بەڕێهێنان چاکە بێ ئەمە تری کە نەخۆشی هۆشمەندی وەکو شیزۆفرینیا وەکو حاڵەتی دائل هەوەس کە پێوترێ شادی بوون دوو جەمسەری تێکچوونی کەسێتی ئەم حاڵاتانە نەخۆشی عەقڵیە ئەمە ئەو داتانەی کە لای ئێمە لە کۆمەلگەیەکی ئەوروپیا کە چەند وڵاتی ئەوروپی وەرگیراوە لە کۆمەلگەی ئەمریکی لەگەڵ وڵاتی کو سعودیە وڵاتی کو مصر کە ئەمانە پتیوە نەتێو کۆمەلگەکەی تا ڕادێکی زۆر خەڵکی مسلمانە ڕێژەی توژبوون هیچ جیاوازیەکی نییە واتە ڕێژەی توژبوون بە شیزۆفرینیا لە ناو سعودیە لەگەڵ مصر لەگەڵ ئێران لەگەڵ ئەڵمانیا و فەرەنسا هەر لە سەتایەکە ئەگەر باگراوندی دینی کاریگەری هەبووە ئەوە بڕێمە لە سەتایەک نەبووە لە 200 بووە تێکچوونی کەسێتی هەرەمان شتە پەیوەندی بە دەمارەوە هەیە بەڵێ ئەمە گۆڕانکاری لە هۆرمۆنەکانی مێشکە بریتە لە هەندێک گوازەرەوەی دەمارکی بێتوێت دۆپامین بۆ نمونە ئەگەر گریمان ئەمە جنۆکە بێت من ئێستا توانم دە مامۆستای ئاینی بێنم حەبێکی ئەیان نەمێ ماوەی 3 هەفتە بۆ مانگونیوە بیخۆن هەر هەمیان دەیها جنۆکەی بەرچەند هاتوو چۆک شتە بینێ لەبەر خۆی قسا شتە بەرچاوی ئەکرێ بڵێم ئەم حەبە جنۆکە دروستەکە لە مێشکیم کەسە پێچەوانەکەشی ڕاستە ئەو کەسێک گەڵی گوێم لەو دەنگی هەستەکەم جنۆکی قسم لەگەڵا کەسکەمێتە بەرچاوم هەستەکەم بەردەمە ئەڕوا من دەرمان هەیە ئێمە لە ماوەی هەفتەیە بۆ 3 هەفتەیەم کەس ئەم شتانە لەبەر چاوی نامێن ئەم دەنگە نامێنێ ئەکرێ بڵێم ئەم حەبەی من جنۆکە ئەکوژێ نەخۆشیشتر هەیە پەیوەندی بە هۆرمۆنەوەی ADHD بەڵێ ئەوە پەیوەندی بۆ شتانە ADHD بریتێ لە تەنگژی فرەجوڵەی و کەمی هۆشدان کە لە مناڵا ڕۆیە زیاتر لە مناڵا بێ من پێوترێ ماخۆلان بە شێوە زارەوە گشتێکی پێوترێ ماخۆلان لە ناو خەڵکە بەڵام لەڕ توێ پێوترێت تەنگژەی فرەجوڵەی و کەمی هۆش پێدان ئەم مناڵە جوڵەی زۆرە بێ هێندەی 6 مناڵ ئەجوڵێ ئەو نەخۆشیتر لە مناڵە ڕۆیە بەڵام شیزۆفرینیا کەسەکە کۆمەڵی نیشانەی ئەوێ کە بە خێرای ئەگەر بیڵێم نیشانێکەکەمی ئەم کەسە حاڵەتی هەلوەسەی بۆ دروستە بێ بۆ نمونە کەسەکە گۆڕانکاری لە هەستەکانیە ئەبێ بەبێ ئەوەی ئەو هەستەوەرە هەبێ بۆ نموڵە شتێ ئەبین و کەسی کە شتەکە نابینێ لەو ژوورە لە گوێمێکێکە قسەم لەگەڵاکە هەست بە بۆنێکەکەم لەو ژوورەکە کەسە بۆنەی کە هەست پێ ناکە ئەڵێ تامی شتێکێ لە دەمە نیشانەی دومی ئەم کەسانە حاڵەتی وەهمی بۆ دروستە بێ فڵانە کە سڕقی لێمە دوو کەس باسمەکە یەکی ئێوە پەلامبارم با یەکی مڕاقەبی بۆ دانامێکی ئەوم لەگەڵاکە ئەم کەسە پەیوەندی کۆمەڵەتی دابڕێ لەگەڵ خەڵکە لە ماڵ و گۆشە گیرە بێ هەمیشە گومانەکە خەڵکی زەرری لێبە نیشانی سێمی شیزۆفرینیا کەسە لە کۆمەلگە دا ئەبڕێ پەیوەندی کۆمەڵاتی نامێنێ خۆی ناشوا خۆی ناگۆڕێت تێکەڵ نابێ گۆشە گیرە بێ پەناباتە بەرشتیتر ئەم نەخۆشەیە کە ئەمانە خەڵکی شتە بینی ئەڵێمە جنۆکەی بینی جارە بەنسبەت بینینەوە لەو قەنەعەتام هەموو سەم متفق من کە جنۆکە کەس توانای بینینی نییە چۆ ئیمامی شافعی ئەڵێ من ادعى رؤية الجن فقد بطل الشهادة إلا أن يكون نبيا لێ ئەوەی بڵێ جنۆکەم بینیوە شایەتمانەکەی بەتاڵە غیری پێغەمبەری خوا بەڵێ ئیتر ئەم قسەی چەند ڕاست و چەند ڕاست نیە فتوای ئیمامی شافعیە ئەوەی لەم شاری ئێمە لەسەر مەسەبی شافعیە چۆ خوای گەورە لە قورئان ئەفەرمێ إنه يراكم هو وقبيله من حيث لا ترونهم ئەڵێ جنۆکە وا دروستکراوە ئەو تۆ بینی و تۆ ئەو نابینی بەنسبەت 20 شتەکانەوە ئەکرێ ئەم دەنگانە بینە پاڵەوە ئەگەر وای دانین ئەم کەسانی کەم ئیشاکەن کە من پیانەڵێم دیناردار نەگەدیندار وای دانی ئەمانە بە خوێندنی قورئان ئەم کەسانە چاکەکەنەوە ئەی کە مەسیحی تووشەوێ بەچی چاکەکرێتەوە لە ئەوروپا ئەی کە جوولەکرێت چاکە بێ ئەی لە هەندستانە خۆ بەشێکی زۆری هندستان مانگا ئاپەرستێ هەندستان بەچی چاکە ئەمە لەبارەی شیزۆفرینیاوە ئەی چ نەخۆشیشترێ هەر ئەوە ئەو کەسەوە بزانێ جنۆکەی تایە تەنانەت قەنەعەت بەخۆی بکە و ئەوانەی تریش وا بزان ئەو قسەی ڕاستە حاڵەتی خەڵەفاندن کە مرۆڤ لە دوێ تەمەنی 65 ساڵێشە تووشی بێ ئەبینی خانمێ یان پیاوێکی بە تەمەنی 80 ساڵە ئەم کەسە تووشی پوکانەوەی خانەکانی مێشکە بێ کە تووشی بووکانەوە بێ شتێتە بەرچاوی شتەبینێ لە بەرخۆی قساکە گومانەکە لە دووروبەری ئەوانی کە دێکبەوەکی بە تەمەنیان هەبێ سەکویان لەم قسەی منە بێ ئەزان لە سا 20 بۆ لە سا 30 کە بە تەمەن لە بەرخۆیان و شتە بزڕکێنن حتا مناڵی کە تای لێ لە کاتی تایکی بەرزە مناڵ لە بەرخۆی قسە ناکەشتە بزڕکێنێ گەورە کە تایکی بەرزێ بێ ئەمەی لێنە کاتێک گەورەی توش عەجزی گورچی لابێ تووشی عەجزی جگەرە بێ لە بەرخۆیشت نابێ زڕکێنێ شتە بڵێ ئەمە بریتێ لەم گۆڕانکاری کە لە خانەکانی لە شاڕۆیە من یەک نمونەیەکە بێم لەسەرەوەیەوە بۆی بزانی ئەمە تاوەکو چڕادێ
ئەم کەسانە فریوی خەڵکیان من تقریبا ما پێ سەحاڵی هەنا بۆ عیادەکەم دوو مامۆستایانی نەخۆشێکیان ناوتیان کاکتۆر ئەم نەخۆشە ئەوە تامە قورعانی لەسەر خوێن و بەرچاوی تۆ بزانە چەند گۆڕانکەی لە شیاوێ وتم بەسەر چاو هەر لە ژووری عیادەکەی خۆمە قورعان لەسەر خوێن گەنجێک و دەستی کرد بە جوڵاندنی دەست و قاچی خۆی بەرزکردیان کاکتۆرەوە مانای بە ئەلەرێتەوە معنەوە جنۆکێتە کە لە کاتێکە هەر بۆ تێبینی بۆ بەڕێست و بۆ بینەران لەرزینە و هیچ پوێندێکی بە جنەوە نییە ئەوە هەڵە تەفسیرکردنی ئەو سوودەکە باش تەتەز و کە ئەنەها جان لێە بە مانای مارێکی بچووکە نەک بە مانای جان بێ چونکە هیچ مفەسەر نیە و تووشەیە جان لێ بە مانای جنۆکە ڕاستە گۆچانەکەی حەزرەتی موساکە عەلەیهی سەلام کە گۆچانەکە و کوماری لێ وتم مامەسا وەختی ئەم شتە ڕاستە ئەگەر منیش قورعانی لەسەر بخوێنم ئەم نەخۆشێتەوە هەمان حرەکە بکە شەرعیە مەواضحە قورعان فەرمودەکانی پێغەمبەر بەڵگەمان ئەمانە لە زمانێکا ژیاوان ئیسلام ئەو نەژێردەستە بۆ کە نەیتوانێت هیچ هەڵوێستی وەربگرێ هەموو شەیاتە پاڵ غیبیات ئەمان لە زمانێکا نەبوون کە ئیسلام لە قمەی سەرکەوتن نابێ علم هەبێت لە زمانێکا ژیاوان ناکرێ من پێوەری ئەم مامۆستایە بکەم بەوە بۆ ئەوەی دانە من ئەڵێم هەندێک لەمانە ئەمەنە نەزانە لێرە و دووبارەیەکەمەوە ئەوەنە نەزانە جارێکات ئاسەڵێ سحر لە پێغەمبەری خوا کردە بەس بووی تیجارەتەکەی بەرەو پێشەوە بەرێ لەکاتە لە پێغەمبەری خوا سحر کرا ئەوە لەویشان سحر کرد ئەوە ئەوە لێ ئێمە شەکرێ کەواتە بەڵام نەخێر نە لە پێغەمبەری خوا کراوە نە هیچ بەڵگەیەکێ لەسەرەوە نە ئەو فەرمودەیەکرێ بە پێوەر چکە ئەو فەرمودەیە پێچوانی لەگەڵ چەندەها ئاەت و فەرمودەی ترا ئەو فەرمودەی کە باس لەواکە ئەوە تەنها بۆ یەکێ باشە کە نەتوانێت شارەزای هەبێت لە ئیسلامە بۆ یەکێ باشە بڵێ ئەو فەرمودەیەشی تر کابرا نەچێت بە شوێن شتی ترا بگەڕێ بەڵام هەرەوە فەرمودەی گەر بیخەمەژێر پرسیارەوانێ ئەبێ دێها فەرمود و ئاەتی کە لابرم لە ئیسلامە بۆی بڵم ئەو فەرمودەی وحیەکەوێتە ژێر پرسیارەوە کەواتەم کابرا سەحری لێکراوە مەسحوور باش ئەگەر پێغەمبەر سەحری لێکراوێ إن تتبعون إلا رجلا مسحورا خۆ ئەمە ئەو سکاڵەیە کە لە کاتێکە هێشتا سەر لە پێغەمبەری خوا نەکراوە قوڕیشیەکان وەکو گاڵتەجاری ئەم قساکان ئەڵێن شوێنەوە کەوتون خوای گەورە لە دوو ئاەتا باسیەکە لە سوورەتی ئیسرا و سوورەتی فورقانە ئەڵێ إن تتبعون إلا رجلا مسحورا وإذ يقولون الظالمون تنجم مسحورا يعني باس لەماکە پاشە ئەکرێ پێغەمبەرەکەی سحری لێ بکرێ گۆڕانکایی لەسەر بکرێ خوای گەورە هیچ دەسەڵاتێکی نەبێ بەرامبەری کاتێژنێکی جوولەکەیت ئەڵێ من هاتووم ژەرخوادی پێغەمبەرکەم پێغەمبەر پێم بڵێ ئەم دەسەڵاتە نەدراوەتەوە تۆ من ژەهر خوارد بکەیت ئەی بۆچی دراوە بە لەو بەیتویکە ئەکرێ پێغەمبەر بە ئیمامی عومەر بڵێ تۆ بە شوێنێکە بڕۆی شەیتان بەو دۆڵیان ناڕوا لێتە ترسێ بەڵام شەیتان لێ پێغەمبەری خوا نەترسێ بۆ کامیان دەسەڵاتدارترە بۆ ئەگەرێکی باس لەوە بکە خوای گەورە فەرمووە وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى ئەیکەواتە ئەو شەشمانگە کە وحینەوە پێغەمبەر خوا لەبەر خۆی قسەی کردووە بۆ ئەو کەسێکە ئەو قسەیەکە تەنها هەروکە ئەو قوڕیشیانەوەیە کەڵێ إن تتبعون إلا رجلا مسحورا ئەمە ئەو لە جەماعەتیان نەک لە بڕوادارەکان بێ بۆ ئەو فەرمودەیە زۆر ڕەخنە هەڵەگرێت کە مەتەسا بە خێرای چەندانەیەکی وت بەڵام ئەوەی کە ئەو فەرمودەیە بەڕاست بزانێت و شوێنی بکە بێ وەڵامی دێها پرسیاری کە باتەوانێت کە هەرو وەحیەکەوتە ژێر پرسیارەوە بە تەواوەتی دەرەنجام لە ڕووی دینیەوە وەک بینیمان هیچ سەنەدێک نییە بۆ ئەم پرسە لە ڕووی زانستیشەوە وەک دەردەکەوێ ئەمە کۆمەڵێک نەخۆشی دەرونی و عەقلین کە تووشی ئینسان دەبن بەڵام لە ڕووی ئەوەی کە پێی ئەوترێت دەرکردنی جنۆکە لە لەشی مرۆڤدا پێ دەچێت جۆرێک بێ لە کەسبی یا جۆرێک بێ لەوە هەم ئەوانەی کە کاری